بەناوی بەرزەناو شارامی شەمسیم لە دایکبووی شاری سەقز ئێستاکەشە دانیشتووی شاری سەقزم. ماوەی 30 ساڵە کاری خۆشنووسیەکەم. لەم ماوەیە توانیمە لە فەرهەنگ و ئەدەبی کوردیە چەند خزمەتێ بکەم. ئەڵبەتە گەبنای بنین خدمەت هەروەکو پێشانگا و چاپی کتێ و بەم شێوانە. لە خزمەتی مامۆسای گەورەی خۆمە کاک محەممەدی پوریان دەستم کرد بە فێربوونی خۆشنووسی لە ساڵی 1365 هەتاوی. توانیم لە ساڵی 1369 هەتاویە پلەی ممتازی لە ئەنجمەنی خۆشنووسانی یێران لە شاری سەقز وەرگرم. بە عنوانی یەکەم هونەرجووی کاک محەممەدی پوریان توانیمە ئیفتخارە کەسب بکەم. هەروەها لە ساڵی 1370 توانیم ئەوەڵین پێشانگای خۆشنووسی کوردی لە شاعرانی کورد دابنێم کە بۆ هۆیە ئیستفادەم کرد لە شێعری شاعرانی سەقز. هەروە توانیم لە ساڵی 1372 لە مەجلسی شۆرای ئیسلامی ئێرانە لە تارانە نمایشگا دانم. هەروە لە ساڵی 1373 دیسان لە تارانە لە جەژنوارەی کوردیە نمایشگای تایبەتی خۆمم بووە. چەندین نمایشگای تریشم بووە. لە 1376 لە شاری سەقزە بۆ بیرەوەری لە مامۆسایانی گەورە مامۆسا هەژار و هێمن بوو. لە ساڵی 1379 لە شاری مەهاباتە بۆ ڕێزلان لە شاعرانی ناودارانی کورد بوو. هەروەها ئاخرین نمایشگایە کە ئەتوانم ئیشارەی پێ بکەم نمایشگای تایبەتی خۆم بوو کە لە هەولێر کە دامنا. ئەڵبەتە و دومین نمایشگای بینالملەلی بوو چونکە لە ساڵی 1380 دەکات 2010 شەوی ژانوی 2010 لە وڵاتی سوێدا نمایشگای ئینفرادی خۆمم بووە. هەروەها چەندین نمایشگای جەمعیش شرکەتم کردە. لە ماوەی ئەم چەند ساڵە توانیمە بۆ ئەوەڕا کتێوی کوردی بە خوشنویسی کە بەخەتی نەسەعلیق لە شێعرەکان بنووسم. وەکو فارس چۆن هەیەە زۆر کەسیانەی حافز و سعدی و شت بەخەتی نەسەعلیق نووسریە. میش لە ساڵی ئەوە کاتکە لە تاران بووم مەشغوڵی سەرقاڵی کارکردن و دەرسخوێندن بووم لە تارانە بەو فکرە گەیشتم کە بووە ئێمە ناوێ لە کتێوخانەی کوردیامش کتێوێکی خەتیمان بێ. هەرەوە بوو بەهۆیەوە کە توانیم دەستکەم بە نووسینی کتێوی کوردی چونکە عەلاقەی شەدیدم زۆر بە مامۆسای هێمن بوو. بە ناڵەی جوداییوە دەستم پێ کرد. لە ساڵی 1374 کە چوومە خزمەت مامۆسا بەختیاریەکێ لە خۆشنووزانی گەورەی ئێران بوو. کاتێک کە کتێبەکەی دی ڕێنوێنی کردم ئەمری کرد بە دووبارە نووسینی ئەو کتێوە. ئیسان نووسیمەوە لە ساڵی 1379 کتێوەکان تمەشانی یەکێتر لە مامۆسایانی گەورە ئوستاد ئەمیر ئەحمەدی فەلسەفی لە تاراندا. ئەویش ئەڵبەتە شێوەی کولەن کتێوە نووسینی بۆ شەرحدا. ئەو بووکو بۆ باری سێوەم دیسان دانیشتمە ناڵەی جوداییم نووسیوە کە لە ساڵی 1380 تاکو 94 ماوەی 14 ساڵ بەهۆی ئەو یەک سری مەسایل و نەمتوانی کتێوەکان چاپ بکەم. لە ساڵی 1380 تاکو 1387 کولەن هیچ گوونەکارێکی خەتیم بە عنوانی تابلۆ ئەنجام نەدا. کولەن سەرقاڵی نووسینی کتێوە و متالعاتی هونەری بوو کە لەو ماوەی ئەو 6 ساڵە 7 ساڵە توانیم چەندین کتێوی کوردی بنووسم. یەکی هەروەکو چوارینەکانی مامۆسا هەژار کە هینی بەرجێڕای مامۆسا چوارینەکانی خەیام بوو ناڵەی جودایی کە ئیشارەم پێ کرد. خەوە بەردینەی مامۆسا سوارە بوو. ڕازی تەنیایی مامۆسا هەردی. هەروەها دیوانی مستەفا بەگی کوردی دیوانی وەفایی لەگەڵ ئاخرین کتێوەکە کە بوو خەوە بەردینە بوو کە لە ببوانەی زۆری کەوتمە فکری چاپکردنیان کولی ئەرکی چاپی ئەو کتێوانە گشتیان زیاتر لەسەر شانی خۆم بوو کە لێرا من نەتوانم سپاسی زۆر لە خۆشەویستان و عازیزانی خۆم بکەم هەروەکو لاوبەر لە هەموو کەسێ لە بنەماڵەی خۆم خێزانم کچەکەم هەروەها مامۆسای گەورەی خۆم کاک محەممەدی پوریان و چەند کەسێتر وەکو باوکم وەکو ڕزای ئامۆزام وەکو خۆشەویستانێتر کە لەم ڕێگا یارمەتیاندا.
لە ماوەیەم چەند ساڵە بە فکری سریە تابلۆ کەوتم کە بینوسم کە زەحمەتێکیمدا بە مامۆستا دکتۆر ئەحمەدی ستوودا کە و زەحمەتی کێشا معرفی کردم بە مامۆستا تایری خزری. مامۆستا تایری خزری چونکە پێم خۆش بوو نیەتێ بوو کردوم سریە مەجموعە تابلۆ ئامادەکەم تابلۆی قورئانی بە ناو تەرتیلی ئەوین کە توانیمان دوای چەند مانکە ئینتخابی ئاياتیان کرد کە پیاندا منیش توانیم لە ماوەی ساڵێکە ساڵ و نیەکە بە ناو مەجموعە شیعرێ بەخشە مەجموعەیەکی تابلۆی قورئانی بە ناو تەرتیلی ئەوین پێشکەشی موەسسەی سوبحانمان کرد کە هەم تابلۆکانیمان پێدا هەم کتێوەکە بێ بەرامبەر. لە ماوەی ئەمینەشە چونکە سەرقاڵی کاری هونەری بووم و کاری دنیایی هەرێکم بوو کە حەدیقەل گۆشەیە لە ئەو هونەرەی کە خوا پێی عەتاکردم گۆشەیە لە قودرەتی خوایە ئەو هونەرەکە من ئیدامەی ئام زەڕێکی زۆر زۆر چکولێ لە قودرەتی خوا و هونەری خوایە بۆ خاتریەوە کە شەرمەندەی نێوم بتوانم بۆ ئاخرەتی خۆم حەدیقەل شتێ بەرم ڕەشی دریاینەوەم دەستم کرد بە نووسینی قورئانی بە خەتی نەستەعلیق تا ئیسش باوەڕ ناکەم یان نەنووسراوە یاگە نووسراویش زۆر بە تەکمیلی بە خەتی نەستەعلیق نەنووسرا ئەوەی کە هەمانە گشتی بە خەتی نەسخە کە لە مامۆسایانی گەورەی وەکو عوسمان تاوشت کە هەیە لە بازاڕایە لە نووسینی ئەو قورئانە زەحمەتیە زۆرمدا دیسان بە دکتۆر ستوودا ئەویش دیسان لە تەک مامۆستا تایری خزریوانە دانیشتنێکمان بوو هەڵبەتە کاری نووسینەکەی من بوو کە دوای نووسینەکە ئەعرابگوزاری و شتەکەی هەرچی لەسەر شانی باوکم و کاک ئەنوەری بەیجی بوو هەروەها چەند کەسێ خۆشەویستێتر کە کاک مامۆستا تایر معرفی کردو زەحمەتی پیاچوونەوە بە قورئانەکەیان کردەکە ئەمە بوو بەهۆی ئەوە کە من دیسان دوای ئەم چەند ساڵە سریە ئیراداتی تەجویدی لە ناو قورئانەکە هەیە کە من باعث بوو بەوە کە دیسان بۆ دوومین بار دەستکەم بە نووسینی قورئان کە وەڵعانە بە حەمدی خوا هەرێکمە تازەی دەستم پێکردە کە بتوانم ئینشاڵڵا لە چەند ساڵی داهاتووە تەواوی بکەم بە عنوانی نوسخەیەکی ئیتر چونکە متعلق بە ئەتوانم بێژم متعلق بە خەڵکە و بە شاری سەقزە بە عنوانی یەک دانە میراتی بەجێ بێڵم بۆ خۆ پرۆژای قەبلیەکانیشم کە بوو کە لە وەکو ڕاوەستان وێستا یەکێ بوو کار بۆ ژنان بوو کە لە دوای هاتنەوەم لە هەولێر بەبیریەوە کەوتم کە لە بواری ژنانە لە دەلاقێت دەروی ژنانە خۆم تمەشایکەم بازنێکی دەرۆ بێ وەکو پیاوێ سەیری ژنکەم ئەوە بوو دانیشتم بە فکری پرۆژەیە کەوتم بە ناو پرۆژەکەم ناخۆری نیگا کە لە شاعرەکانی کورد کە بەخسوس ئافرەت و ژنن ئیستفادەکەم و لە شیعری ئەوان کە توانیم بە عنوانی مەجموعەیەکی 38 تابلۆیی لە شیعری ژنان بە ناوخۆری نیگا ئامادەکەمەوە لە بەداخەوە لە ساڵی 1990 ئەکاتە بەخش 1393 تاکو ئێستا هەروە مەسکوود ماوە بۆ ئینتخابکردنی ئەوەی کە بۆچی نمایشگا زۆر کە سوعالیان لێکردم پرسیارەکەن بۆچی نمایشگاکانم زیاتر کوردیە من بەبیریەوە کەوتینەوە چونکە ئەڵعانەیە من لە سەدری ئیسلامەوە کە خەت دانرا بەل لەوە خەتمان بوو لە ئێرانە خەتی میخی بووە خەتی پەهلەوی بووە بەل لە سەدری ئیسلام بڕەخەتێ بووە وەلێتر دوایەوە کە ئێمە توانین بە عنوانی هونەری لە ناو هونەری شەرقیە کە خۆشنووسی بە ناو هونەری ئیسلامی ئەناسریە خۆشنووسی یەکێ بووە کە لە ئیسلام زۆر بەهای پێدات زۆر ئەرشی بۆ دانا کە ئەوە بوو کە تاکو و قەڕنی چواری کۆچی مانگی کولەن خەت کە لە ئیسلامە کە ئیبنی مقلە کە توانین بێژین ئیبداعکونەندەی حەو خەت بوو حەو خەتی سەدری خەو ئیبداعکونەندەی حەو خەتێکی ڕەسمی لە دنیای ئیسلامایە کە لە خەتی سوڵس و لە خەتی کوفیە کە وەڵخەت بوو توانی خەتی سوڵس و ڕێحان کە بە زۆر بە جوانی ڕێک و پێکە دەیتر تاک بە مرور دین چونکە لە باسی ئێمانە لە دەورانی سەفەویە کە مەقابل لە حاڵەتی ناسیۆنالیستێکی دینی و مەزهەبی بوو سەفەویە لە مقابڵی هەر دینێکی لە مقابڵی هەر مەزهەبێکی سونیە هات شتێکی دانا و لە بەراو قابڵی معماری عەرەبیە هات معماری ئێرانی دانا لە مقابڵی نەقاشیە مینیاتۆری دانا لە مقابڵی هونەری خۆشنووسیشا کە زۆریان پێ ئەرزشدار بوو هات خەتی نەستەعلیقی پەرە پێدا
ئەو خەتەی کە العانە لە ئێرانە باو ڕسمە نەستەعلیق و شکستە نەستەعلیق کە بەداخەوە زۆر کەس پیان وایە خەتی فارسیە بە ناو خەتی فارسی ناویەوەن وەلە چونکە فارس زیاتر کاری کردە لە سەریا ئەوەی بە خەتی فارسی مەشهورە لە عینی حاڵانانەیە مەگەبین گەورەترین خۆشنووسانی کورد خۆشنووسانی ئێران کورد بوون وەکو میرزا ڕەزای کەلهۆر وەکو مەلەکولکەلامی مەجدی وەکو ئەمیر نزامی کە ڕۆزەر وا چەند کەسێتر کاتوانین گەورەترین ئاسارێکیش کە بەجیان هێشتا کولەن هەر ئەم خۆشەویستانە بوو میرزا ڕەزای کەلهۆر کەسێ بوو کە توانی بۆ ئەوەڕا لە ناو چاپە بۆ چاپ خۆشنووسی بێرێتە ناو کاری چاپ و سەنعەتی چاپە کە توانی کە چاپی سەنگی بوو لە وەختا فقط شتایە بوو کە یانتوانی بێوە لە بەعنوانی خەت کە بێرین بەعنوانی تابلۆ چاپکرێ توانی میرزا ڕەزای کەلهۆر بوو گەورەترین ئەلعانە ئاساری باستانی ئێران کە توانین بێژین لە قەرنی لە دەورەی قاجاڕێ بملاوە مربوط بە مەلەکولکەلامی مەجدی وەکو مەقبەرەی قەوری حافز سەردەری موزەی ئێران مەدرسەی دارالفنون ئاستانی قودسی ڕەزاوی سەردەری موزەی ئاستانی قودس ڕێمانە کاری کەتیبەکانی کاری مەلەکولکەلامی مەجدی سەقزیە هەروەها ئێمە بگەڕێنەوە لە منتەقەی خۆمانە خۆشنووسی زۆر ئەرشی زۆر بووە ئەلعانە ئێمە مەشاکەی وەختێت مەشای قورئانی شێخ حەسەنی مەولاناواکەی ئەلعانە دیەکە کە زۆریش بە ناوبانگ نەوەلێت مەشایەکی لەو سەردەما کە قورئانێ بەو عەزەمەتە نووسرات کە لە لەحازی خۆشنووسیوە زۆر ئەرزشمەندە کە پەس دیارە رینێکی لە منتەقەی هەوشارە یا تیکانتەبە بە عنوانی ئرسیەت مەشایەکە نیسە زۆر ماڵ ئەڕۆی لەوێ ئاساری خەتی وەکو ئرسیە دایاننا پشتا و پشت و دەسا و دەست ئەگەڕێ کە لایەن هەیە ئمیش بە بۆنەی ئەوە بەو بیرە کەوتمەوە کە ئەلعانە زۆر کەسیش ئەیان وەڵا خەتی نەستەعلیقی فارسە وەرفەقە بۆ فارسیە نووسیە کوردی پێ نانووسریە متەسفانە چونکە لەو دی و کە زیاتر خەت بە خەتی ڕوقعە نووسن زۆر کەس پێی وایە خەتی کوردی خەتی ڕوقعەیەکە عینی حاڵا خەتی ڕوقە خەتێکی عەرەبیە کە منشیەکانی عوسمانی استفادەیان کە ئەلعانە زۆر خەتێکی باویش نییە نە لە لەحازی هونەریوە نەیشتەوە لە بەداخەوە زۆر کەس پیان وایە خەتی کوردیە لە عینی حاڵا گەبین لە دیبکۆڵینەوە کە بە عنوانی ئێرانی یا بە کوردێت مەشایکەین ئەتوانین خەتی نەستەعلیق بە عنوانی کە چونکە لە دنیا بەناو عەروسی خەتا بووکی خەتەکان ناوە برنرێ ئەتوانین ئیستفادەکەین منیش بۆنەوە هاتم لە خەتی نەستەعلیق ئیستفادەم کە چونکە خەتی تەخەسوسی خۆم نەستەعلیقە کە بۆم بینش کە وەختێک دەسم پێکرد زۆر کەس ئەیانوت خەتی کوردی نەستەعلیق بەکار کوردی نووسین نایە و حرفی چکولە و زوێنی زۆرە و بەکار ئەوانە نایە منیش بە خاتری ئەوە کە چونکە ئەوەڵ کارم بوو هاتم لە شێعری شاعرانی سەقز ئیستفادەم کرد کە لە هەر شاعرێکی سەقز کارم بەوەی نەبوو کە چی بوو داوای دوو شیعرم لێ کرد بە دڵی خوان و پێشمەوتن چونکە ئەمەوەڵکارەشە لە لەحازی باری هونەری و تکنیکیوە زۆر لاواز بێ ئەوان زۆر بە هەواڵەی قبوڵیانە کرد و پیانەدا دوای ئەوە کە من نمایشگای دووم لە تاراندانە لە مەجلسی شورای ئیسلامیە وەختە کە هەر کوردی بوو دیمنا زیاتر خەڵک پێشوازیانێک حتا نمایندەکان زۆریان پێخۆش بوو کەم دی نمایندەی تاو شارەکان مەخصوصن کوردنشین ئاهاتن تمەشیانە کرد و خۆشیان دەسە بە دەسە ئەچون هینی شارەکانی تریانە هاور کە تمەشیانە کرد هەوە بوو بەهۆوەکو حاڵەتێکی تەخەسوسی بیکەم بەخۆم کە ئەگەر نمایشگام دانا نمایشگای مەخصوصن تاچی کولەن لە شیعری کوردی ئیستفادە دەکەم کە ئەلعانەوەی کە کولی نمایشگاکانم تایرە ئەوەی کە برێتی لە 13 دانە نمایشگای تاچی خۆم چ لە دەروی وڵات و چ لە ناوەڵات کولەن شیعری کوردی بووە کە تاوجێش بتوانم بەردەوامم لەسەر ئەو هێنە چونکە ئەلعانە فارس لیان پرسی خوان زۆریانێک کە شیعری خەتی باشە نووسن و نەستەعلیق نووسن زۆر لێمە باشتر ولی خۆشەوەیە کە ئێمە توانین دوو دانە کتێوی کوردی بە خەتی نەستەعلیقی زۆر محکەم بدرێتە دەوڵانە شکر بە ساحی حەمدی خوا و لە ئێرانە زۆر خۆشنووسمانێک کە مەدرێکی ئوستادیان کردە کوردیشن ولی بەداخەوە هیوادارم توانین ڕۆژێ ئەوانیش حەدیەقەل ئەوان دوو دانە کتێوی جوان و دوو دانە تابلۆی کوردی جوان لەم ناو وڵاتە بەجێ بێڵن کە حەدیەقەل ئێمە توانین لە ناو موزەکانمانە دوو دانە خەتی کوردیمان بێ کە ئەلعانە زۆر موزە ئەچی لە هەر وڵاتێکا ڕۆی زیاتر ئەوەی وڵاتە ئەڕۆی موزەکانە مەخصوصن لە تاران و کشوەرەکان تراڕۆی گشتی موزەکان نسخەی خەتی تایە گشتی تابلۆی خەتی تایە لێ بەداخەوە تەنها وڵاتێک کە بێ موزەیە و بێ خەتە مەخصوصن خەتی کوردی و شیعری کوردیە وڵاتی خۆمانە
کە هیوادارمە و ڕۆژە بێت کە بتوانین ئێمە کە چوینە حەدیەقەل هەر موزیە بە شانازیە بێژی ناو تابلۆ کوردیە هێنی وڵاتی ئێمەیە. ئەلعانە من لە بەغێرەزەوە کە لە ماڵەوە خەریکی کاریۆنەریم سەرقاڵی ئەم کار و کاری نمایشگانم وەکو مدەڕەسێک یا مامۆستای زانکۆی لە دانشگا ئازادی ئیسلامی شاری سەقەر ڕشتە یامەشی ابتیدایی مەشغوڵی تەدریسم، هەروەها لە دەروەش لە جات دانیشگایی کلاسم هەیە لە دووسێ دانە ئامۆژگای تریش خەریکی ئامۆزشی خەتم. بەداخەوە زۆر کەس پێی وایە هونەر قسمەتێ دوای لە زیندگیە، ئەوەڵ کارهای تر وەکو ڕۆژمەرە کە هەر کەسی ئەنجامیە ئەوەیە جا دواخری ئەگەر وەخت ماوە چێ بەلای هونەرە وەلە نازانم من حاڵاتی دەرونی خۆم وایە یا زۆر لە هونەرمەندان تر یاگەر توانین بێژین کاری هونەریەکەن ئیتر نازانمایەک و ئەو هونەرێمەندان وەکو زیندگیمان وایە تەواوی وەخت و زیندگی و بیرمان بەسەر ئەو هونەرەیە کە کاتێکی پێم وابێ ئەگەر ڕۆژێ نەتوانم خەت بنووسم وایە احساسەکەم ئەسان هیچ کارێکم نەکردە، نازانم ئەسان بوونی من بە چ مەنزوریەکە ئەوەیە کە شاید ئەگەر لیان پرسن بێژ نایەک و دیسان لە ئەوەڵۆ هەرەکە بێ خوشنووسی کارەکە یا چی هونەر کارەکەی پێم وابێ بتوانم بێژم هەر دیسان هونەر هەڵەبژێرمەوە دیسان هەر خوشنووسی چونکە وەختێکە حاڵاتێکە لە وەختی خونووسینی خەتا دەسم پێئا ئیتر شاید زۆر جار بێ ێژن شاید بۆی ئەینووسن کە خەم بە بە کاری هونەریکەوە لێ نا من وەختێک کە خەتە نووسم زیاتر خەم دامەگرێ دەچمە ناو عالەمێکی خۆمە کە زۆر جاریشەیە ئەسان ئاگام لە دنیا نامێنێ زۆر کەسیش پێما بێ کاری هونەریەکە ئیسە چ فەرقەکە چە نەقاشی بێ چە موسیقی بێ چە هەر هونەرێتر پێما بێ و حاڵەتەی بێ کە ئینسان لە ئەوەڵایژە بۆ دڵی خۆ من نا بۆ دڵی خۆتمان هەیە وە لێڵعانەیەمە ئەرکێک گەورەتر هەما لە سەرشانی ئەوەی کە کاری هونەریەکە جامعەکەیشێتی وەختە من نەتوانم لەسەر جامعەکەمان تەئەسیردانیم پێما بێ و هونەرە بەکار هیچ کارێکی من نایە وەکو حاڵەتێکی مبتەزەل یا ئیبتزالی دەست پێە وەلێ من بۆ خۆم تاوچێ ئێحساسەکەم چونکە زۆر کەس پرسیارەکە لە هونەرەکەم سوالەکە پس دیارە بۆ ئەوانیش مهمە پس ئەتوانین ئێمە قەدەمێ بڕۆینە پێشتر کە بێژین بەڵێ هونەر فقط بۆ خۆم نییە و بۆ دڵی خۆم نییە هونەر بۆ ئەو خەڵکەیە و کە ئێژە من زۆر جار ئێژن ئاکو ێژە منەتکەین نایە من نایە منەتکەین بەسەر خەڵکەژە مەمنونی خەڵک بین کە هونەری منیان قبول کردە بە عنوانی یەکدان و هونەرمەند لە ناو شارەکە ئەمناسن و وەکو هونەرمەندی یا وەکو کەسێکە ئەرشی بۆ دانیان احترامم بۆ دانیەوە کە بۆ من زۆر جێ شانازیە ئەتوانم بێژم وەکوێ دنیایان پێداوێتم دە قەولی مامۆسام نێژێ چڵکی دەستە ماڵی دنیا وەک دەڵێن ماڵپەرست پەیمان شکێنەوە پێ بڵێن قەدری جوانی کوا دەزانێ ماڵپەرست جوان پەرستە پیری خاوەن زەوق و هەست یاڵعانێمە توانین وەختێت مەشاکەی مەولەوی تاوە گۆزی جوان جوان بن ئەوە لە ناو خەت و هینابووە مەشاکەی ئەکاتە جوواژەم خامە شەق وەردەندەم مەکردەوە زارزان مەناڵەن وەدەم دەردەوە دەوا دووی دەروون گێژدان وە هەمدا لیقەوێش کێشان وەلیتەی خەمدا هەروە لە لاو مامۆسای ئاینیەکانە خەت زۆر جێکی باشی بۆ زۆر ڕێزێکی تایبەتی بۆ لەعنەت مەشاکەی وەختێت مەشای ئاساری دەستنووسی مەلا شەفیعی پاوەییەکەی کە لە گەورە پیاوانت مەشاکەی خەتێکی زۆر خۆشی بووە مەشاکەی هەروەکو مەحوی مامۆسانالیت مەشای دەستخەتانەکانەکە گشتیان خەتێ خۆشی بووە کە لە زمانی قەدیما توانین ئێمە بێژین زیاتر خاستگای خوشنویسی لە منتەقەیەمە حوجرەی خامۆشی مەلاو فەقیەکان بووە
کە لە وەختا بە خاترەوە کە زیاتر لە تەک شێعر و گولستان و بوستانیان هێژا بنووسیا و زۆر جاریش خەتەکانیان کتێوەکانیان ژە پاکنویست کردیاوەکەوە نەبوو چاپی لە بەردەستیان نبوو ئەوانیش دانیشتن چونکە قەڵەم نیشیان ئیستفاداکرد نەوعی قەڵەمی فلزیە نوکەکەی فلزی بوو بە قەڵەم نیشینیانەکە لەبەرەوە با شتەکەی جوان دەربێت زەوقی هونەریان بەکاربەوە کە خۆشبەختانە لە وەختا گشتیان خەتیان خۆش بوو هانە تمەشایەکەی ئەگەڕێی تۆ 20 ساڵ لەمەوبەر 30 ساڵ لەمەوبەر حتا ئەو پیاوە قەدیمیانە کە تا کلاس 6 سەوادیان بووە لە خەتی خۆشیان بووە لە لەحازی ئینشایش وەکە ئینشایەکی جوانیان بۆ لە چونکە بە ئەلاقۆ ئەیان نووسی و ئەلاقەیەکی خاسیان بوو جایگای خاصی بۆ خۆشنویسی کە خۆشبەختانە وەجێی زۆر شانازیە بۆ خۆمان کە بتوانین بێژی مەلاکانمان مەخصوسن کە پیاوە گەورەکانن لە لەحازی خۆشنویسیەوە بەهرایان بردەوە لە بەداخەوە ئیسە زۆر نەما مۆستای مەدرسەکانمان نامەلاکانمان زۆر بەلای خەتا ناچن